الله يعني دادا ڕۆژێ چەند جار دەخۆی خۆرەکەی؟ بەخۆی بووی چارێکێک نیم چارێک ئەو هەفخۆ. يعني بە کێشان ئەوەندەی دەخۆی؟ ئەرێ وەڵڵا. لا إله إلا الله ئەدی کلیە و ملیە و هەنا و شتکومایە. بەخۆی دراوم پڕ بەردە. ئەناشی؟ بەرێ وەڵڵی جار و باردێشی. وەڵڵی پێم تەرک ناکری نازانم گونەعبار دەبم نانەپایی بە. وەڵڵە گونەعبار نیدا شتەکە لا ئیرادێ ئیشاڵە مەحاولە بکە تەرچی کە بەس مادەم لە دەستەڵاتی خۆت نەبی گونەعبار نابی. ئەوە چ خۆرەشی دەخۆی هەموو نوع خۆرەگیان خۆرە سۆربی چ بیەوە؟ نانە خۆرە سۆر هەیە لە ئاقاری لە چیان. یعنی ئەگەر خۆرەکەی دێنەوە ئەوە ناویچە بەگرم توشتی وا دێخەناو دەهور دەکەی و دەخۆی؟ شكلي قندي خدم كدس شيني دشينم لقودي لكن كيف خد زخو يا ربي عافية تدبي إن شاء الله نعرف إن شاء الله نعرف ما دام ويا والله دادا نا والله هو خور خواردن جايز نية بلين جايزة لبروي ضرر زيانية لبو جسمت والله ميزة نابد حال